سەرەتا لە پرۆژەکەەوە دەست پێ بکەین و کەمێک زانیاری و وردەکاریمان بیتێ لەسەر پرۆژەکە. ئایا ئەم پرۆژەیە بۆ ئێستا پرۆژێکی نوێیە یاخۆیتەوە تا لە چەند ساڵی ڕابردوودا پرۆژەکە یەکەم هەنگاوی نراوە بەڵام ئێستا کاری جێبەجێکردنەکەی بۆ کرێت؟ بەڵێ سەرەتا ئەم پرۆژەیە بەڕاستی پرۆژەیەکی بڵێ نوێ لەسەر ئاسی عێراق کارگەکە کە دروست کراوە بەرهەمێنانی کارگەکە بڵێن موادێک بەرهەمێنێ کە RDF ئەم RDF لەسەر ئاستی عێراق یەکەم کارگەیە کارگەی ترمان هەیە لە بۆ لە پارێزگای دهۆکەمانە بەڵام توانی بڵێن ئیعادەی ئەو کەرەستانە ئاکاتەوە بۆ جارێکە بۆ بەکارهێنا بەس ئەوەی کە کەرەستەیەکمان باتێ کە بەناوی RDF کە بە دۆستی ژینگە ناسراوە ئەم RDF وەکو سوتەمەنی بەکارهێنرێت بۆ کارگەکانی چیمەنتۆ یان بۆ هەر شوێنێک کە کوورەی هەبێت بەدیلی ئەو بڵین گاز و ئەم بابەتانەی ترەکە بۆ سوتەمەنی بەکارهێنرێت کە ئەم پاش سووتانی بڵین ڕێژەیەکی زۆر کەم لە گازە زیان بەخشەکانە کاتە هەواوە لە چا ئەو سوتەمەنیی کە لە حاڵی ئاساییە بەکارهێنرێت ئەمە جێ خۆشحاڵیە بەڕاستی سەبارەت بە کارگەکە و کارکردنی پرۆژەکە لە 2013 دەستی پێکرد و بە گرێبەستێک لە نێوان پارێزگاری پێشووتری سلێمانی و شارەوانی سلێمانی لەگەڵ کۆمپانیای لاڤارج ئێستا تقریبەن لە 2020 تا کارەکانی تەواو بووە بەڵام خۆتان نەزان قەیرانەکانی دارایی و کێشەی کۆرۆنا و بەردەوامی قەیرانی دارایی دواخستنی ئەم دەست بەکاربوونەی دواخست بۆ ئەم مانگی هەشتا ئێستا بە خۆشحاڵیەوە بە جهودی بەڕێز سەرۆکی شارەوانی بەڕاستی پرۆژەکە کەوتۆتە سەر پێی خۆی لەمە دوا ئەو خۆڵ خاشاکەی کە لە ناو شاری سلێمانی کۆکرێتەوە کە بە پێ و داتانەی بەردەستە 1000 تەن لە ڕۆژێکا تۆمار کراوە توانای کارگەکە بە پێی گرێبەستەکە 1100 تەنمان لێ وەرەگرێت یعنی توانای هەیە ڕۆژانە ئێبەی ئێمە بە پێی گرێبەستەکە ساڵانە 400,000 تەنە تەمان توانای کارگەکە لەوە گەورەترە حساباتی 20 ساڵی داهاتوو کراوە گرێبەستەکە بۆ 20 ساڵە ئەگە بە نمونەیەکی سادە باسی کەم ئەو خۆڵ خاشاکەی لە سلێمانیا هەیە بڵێن 100 کیلۆ لە خۆڵ خاشاک بەرینە کارگەکە 93 کیلۆ بۆ 95 کیلۆی RDF-ەکەی لێ دروست دەکرێت لە 105 بۆ لە 107 ئەم پاژماوەی کە ئەمێنێتەوە پاژماوەیەکی زۆر تەبیعیە لە ڕێگەی تەمەڕکردنەوە بە شێوەیەکی زانستیانە لە 105 و لە 107 چی دەکرێت دفنەکرێت لە شێوی پاودەرێکە زۆر کاریگەری نییە وەکو پاژماوەکەی کە ڕاستەخۆ بە تاریخە کلاسیکەکەی خۆمان دامانە پۆشیوانە گڵمانە کرد بەسرە سێڵی تایبەتمان بۆ ئامادە کردووە لەناو ئەم سێڵانە دفنەکرێت داپۆشرێتەوانێ 4 سێڵمان هەیە یەکی 4 بۆ 5 بۆ 6 ساڵ توانایان هەیە بەردەوام ئەم پاژماوەی تیەکەیت دواتر کە تەواو بێ ئەکەینەوە بە باخچەیەکی جوان هەر کۆتایی پێێنین ئەکەین بە باخچە لەسەرەوە ئەوەی کە جاران هەمان بۆ بەڕاستی خۆی یەکێکە لە ڕێگاکانی کۆتایی هێنان بە و خۆڵ خاشاکە کە ڕێگایەکمان هەڵبژاردووە ئەتوانم بڵێم خراپترین یانە چکە ئیمکانیەتەکە هەر ئەوە بووە لە ناو شارەوە گواستمانێتەوە بۆ ناوچەی تانجەرۆ لەوێ بڵاومان کردوێتەوە و هەنێک کوتانەوەمان بۆ کردو بە گڵێکی پاکدامان پۆشیوە دەتوانین بڵێن ڕێگەیەکی نازانستی خۆی نازانستی چکە بەڕاستی ژینگەی خوارەوەمان زۆر پیس بووە ئاو هەواکەی پاژماوەی ئەم خۆڵ خاشاکە شلەیەکی ڕەش کە بە ئینگلیزی لیچێتی بێڵێن کۆبووەتەوە لە دامێنی تەمڕەکەمانە کە بەردامەچێتەوە سەر چەمی تانجەرۆ لێەوە خۆ دەزانی بەرەو خوارەوە تا دەربەنی خان کاریگەری داێ هاوڵاتیان گومانیان لە سەوزەی ئەو ناوچەیە هەیەڵەن بە کەڵکی خوارد بەڵێ ڕاستە خۆ تێکەڵە بێتەوە ئێستا حەوزەکانمان لە خوارەوە قفڵ کردو ینی دامان ناون ئێمە سپاسی بەڕاستی کۆمپانیاکە ئەکەین هاتووە بە دەممانەوە داواکاریەکمان هەوبلی بۆ چارەسەرکردنی ئەم لیچەیتە کوانێک کە هەمانە لە ڕێگەیەوەی کە بە عملی گواستنەوە ئەنجام بات بۆ ناو کارگەکە طبیعی لە ناو کارگەکە ئەوەی کە جێی دڵخۆشیە زۆر ئەم لیچێتەیە کە معالەجەیەکەین محەڵەیەکی معالەجەمان هەیە لیچێتەکە بەکارهێنینەوە ینی تەناتوان بڵێن بۆ خواردن بەکارنانرێت بەکارهێنین بۆ سەوزایی لەوێ ئێستا حالیان لەوێ بۆ کشتتوکاڵ و ئاودێری خوان نەماموشتیان هین کردووە بەرهەم هاتوولی ئەمە خاڵێکی ترانی هەر مەسەلەکە RDF-ەکە نییە ئەم ڕەشاوەش چارەسەرەکەین ینی دوو ئیسپادەی زۆر گرنگی هەیە ئاراستەوە سوودەکە ئەمە دوان خاڵێکیان RDF-ەکە خۆی دۆستی ژنگەیە خاڵێکی تر ئێمە مەساحەیەکی زۆر کەمانەوێت بۆ ئەو پاژماوەی لە ساڵ پێنجەی کە ئەمێنێتەوە لە چا ئەوەی کە تۆ بێنی لە سەدی ماوادەکە دفنکەی لە شوێنێک دابینیت کە دەیان ساڵە لەویان کەڵەکە بۆ بۆمان
بە خۆشحاڵیەوە ینی بەم ئاراستە ئیشکردنە لەسەر ڕێگەیەکی دروستین شتێکی زۆر باشە ئەو هەواڵێکی زۆر خۆشیانی بۆ 20 ساڵی داهاتوو ئێمە و خۆڵخاشاکە لێیان نبینین چکایتر بە دەستپێکردنەکەی ڕێگای تەمڕەکە داواخین کۆتایی بۆیت باشە کارزان ئەم کارگەیە کار لەسەر ئەم خۆڵخاشاکە کە لەمە و دووە ڕۆژانە دەبرێتە ئەوەی یاخود ئەو خۆڵخاشاکی کە تا ئێستا چەندێکە لەوێ کۆکراوە ئەمەی کە ئێستا هەمانە ئەمەی ئەمڕۆیە بۆی ئەنێری ئەوەی تر لە بەرنمەیە بە پێی گرێبەستەکەش احتیمالی تەوسیعی کارگەکە هەیە بەشێکی بەکاربێنرێتەوە بۆ ئەوە بەڵام بێ دراسێکی بکەی بزانی چکە ئەسل لە خۆڵخاشاکی ئاسایی دەرچووە کتەلی کۆنکرێتی تیا ئەو گڵێکی ئێمە کردومانە بەسەریا بە تەبقات کوتامانەتەوە بڵین مەترە خۆڵخاشاک لەوە چێ 20 سانتیم بۆ نیو مەتر گڵی بەسەرەوە بێت جاکردنەوە ئێمە دەبان دراسەیەوێت بەڵام لە گرێبەستەکەمانە هەیە ئیشی لەسەرەکەین بە دڵنیاییەوە ئەویش چارەسەرەکەین یعنی تر بزانین بە پێی ئەو بەرنامەی کە لەبەردەست دەبێت لە چ کاتێکا تەقدیمەکرێت ئەمەلیەکە چۆن ئەنجام بدرێت بە دڵنیایەوە ئەویش چارەسەر